هەروەها لە هەولێریش وەزیری هەرێم بۆ کاروباری پێکهاتەکان لەگەڵ ڕێکخراوە جەماوەری و پیشەیەکانی تایبەت بە پێکهاتەکان کۆ دەبێتەوە. ڕێناس عەلی لە هەولێرەوە لەگەڵم دەبێت. ڕێناس، ئایدین معروف لەگەڵ ئەو ڕێکخراوانە بە چەند بەستێک کۆ دەبێتەوە، تەوەری کۆبوونەوەکانیان چی دەبێت؟ گوڵباخ ئەمڕۆ کۆبوونەوەکە لەگەڵ ڕێکخراوەکانی کریستیانەکانە کە بۆ داواکاری و پێشنیارەکانی ئەوانە گرفتەکانیان چینوە چۆنەتی کارکردنیان لە ڕابردوودا چۆن بۆ ئێستا چ پێشنیارێکیان هەیە بۆ حکوومەت بۆ وەزیری هەرێم و گلەی و تێبینیەکانیان چیا ڕێگیرەکان لە بەردەم کارکردنی ڕێکخراوەکانی کلدان و ئاشوورەکاندا چییە؟ بۆ قۆناغی یەکەم لەگەڵ ڕێکخراوی کریستیانەکان کۆ دەبێتەوە. سەرجەم ڕێکخراوەکانی کۆ کردێتەوە لە مۆڵە گفتوگۆ لەسەر و گرفتانە دەکەن کە هەیە لە بەردەمیانە بۆ کارکردن و چارەسەرکردنی و گرفتانەوە گەیاندنی داواکاریەکانیشیان بە حکوومەتی هەرێمی کوردستان و دوجاریش لەگەڵ ڕێکخراوی پێکاتەکانی دیکەشدا کۆ دەبێتەوە مە هەنگاوێکە بۆی لە نزیکەوە ئاگاداری بارودۆخی کارکردنی پێکاتەکان بن لە هەرێمی کوردستان. من هەوڵەدەم گفتوگۆ بکەم لەگەڵ وەزیری هەرێم بۆ کاروباری پێکاتەکان کاگایدن معروف. سپاس دەکەم کاگایدن، ئەگەر بپرسم ئامانجی جەنابتان لەم کۆبوونەوەیە چییە؟ بەڵێ پێشکی زۆر سپاسان دەکەن. ئێمە ئەوڕۆ لە هەولێردا کە کۆبنەوەمان لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی تایبەت بە پێکاتەیەکی ڕەسەنی هەرێمدا کە پێکاتەی کلد و سریان و ئاشووری کە ئەمڕۆ ئەم کۆبنەوەی تایبەتە بە ڕەوشی کە ڕێکخراوەکانی مەدەنی تایبەت بە کریستیانەکان هەروە تایبەت بە ڕەوشی بە شێوەیەکی گشتیش ڕەوشی پێکاتەی کریستیانەکان لە هەرێمی کوردستاندا بە تایبەتیش لە هەولێردا ئێمە کە نوێنەرایەتی ئەو مەلەفەکەین کە بەبێ جیاوازی هەدەفمان خزمەتکردنی پێکاتەکانە و لێسادا حکوومەتی هەرێم بە شێوەیەکی ئەکتیڤ و کاراتر کە پشتیوانی لە پێکاتەکان دەکات و لە هەرێمی کوردستاندا. لەگەڵ پێکاتی کریستیان ئەمڕۆ کۆ دەبنەوە بەرنامەتان هەیە لەگەڵ پێکاتەکانی دیکەش ئەم جۆرە دانیشتانە؟ بەڵێ ئەم دواتر کۆبنەوەمان لەگەڵ پێکاتەی تورکمانە بێت و کە ئەم کۆبنەوەی تایبەتە بە وتم کە بە ڕێکخراوەکانە تایبەت بە ڕێکخراوەکانی پێکاتەکانە و یەکەم کۆبنەوە ئەبێت و لەم ساڵەدا کە تایبەت بە ڕەوشی ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی تایبەت بۆ پێکاتانە لە هەرێمدا. کێشە و گرفتەکانی بەردەم کارکردنی ڕێکخراوەکان زیاتر چییە؟ لە زیاتر گرفتەکانیان ئەمەیە کە ماوەیەکە کە لێرەدا کە قەیرانی دارایی هەیە کە لە هەرێستام ئەوە بەڕاستە خۆم تەئسیراتی لەسەر کار و چاڵەشەکانی ئەم ڕێکخراوانەش کراوە لەبەرەوەی پێویستەمە لە نزیکەوە ئاگاداری ڕەوشەکە بین بۆ ئەوەی بتوانین کە ڕێگایەکی ئەلتەرناتیڤ بەدیل ببینەوە بۆ پشتیوانیکردنی زیاتر بۆ کارەکردنی ئەم ڕێکخراوانە. حکوومەتی هەرێمی کوردستان گرنگێکی زۆر باشی داوە بە کاری پێکاتەکان و بەشداری پێکردنیان لە کارکردن لە هەم لە حکوومەت هەم لە کاری کۆمەڵایەتیشدا. ئەمە تا چەندە هەڵە سەنگێن و تا چەندە ئەمە دەکەنە خاڵێکی بنەما بۆ ئەوەی ئەوانیش بەشدار باشترین لە شتە باشەکانی کە یەک لە باشەکانی حکوومەتی ئێمە کە پشتیوانیکردنە لە پێکەوە ژیان و یا پشتیوانیکردنیە لە مافەکانی پێکاتەکان لە ئێستا دەکا مەلەفەکە لە حکوومەتی هەرێم کە تایبەتە بە مەلەفی بۆ کاروباری پێکاتەکان ئەمەش خۆی لە خۆی لە حکوومەتی هەرێم جددیە و کە لە پشتیوانیکردنی لە مافەکانی پێکاتەکان لە داواکاریەکانی پێکاتەکان بەشداری پێکردنی ئەم پێکاتنەش لە پەرلەمانی کوردستان لە سەرۆکایەتی پەرلەمان و لە سەرۆکایەتی هەرێم لە عینی کاتیش لە ئەنجومەنی وەزیرانە خۆی لە خۆی دەگرنگدانە بە مافەکانیان ئەمەش کە منەت نییە پێویستە زەڕورە لەبەرەوەی ئەمانە پێکاتەکانی ڕەسەنی هەرێمی کوردستانن لە ئێستادا کە ئەم پێکەوە ژیانەی لە هەرێم هەیە و بوتە جێگای دەستخۆش و جێگای تەقدیر لە ناوەی هەرێم و لە دەرەوەشدا. سپاسکە لەگەڵمان بووی. گوڵباخ وەکو میوانەکەشم ڕاستی کرەوان دەیانەوێت لە کێشە و گرفتەکانی پێکاتەکان بزان لە هەرێمی کوردستاندا یەکەم کۆبوونەوەیان لەگەڵ ڕێکخراوی کلدان ئاشووری سریانی دەبێت و دواتر لەگەڵ تورکمانەکان و پێکاتەکانی دیکەشدا کێشە و گرفتەکان دەکەن بە مەلەفێک بۆی بتوانن وەکو حکوومەتی هەرێمی کوردستان چارەسەری بۆ بکەن. هاوکارم ڕێناس عەلی لە هەولێرەوە زانیاریت پێدا.